لەبارەی ئەم پرسەوە کە ئەمڕۆ جارێکی دیکە ئۆپراسیۆن و ئاڵۆزیەکان دەستی پێکردێتەوە بەڕێز یاسر مورازی چاودێری سیاسی لە یاریڤانی پایتەختی ئەرمینیاوە لەگەڵمە. بەڕێز مورازی ئەم کاتت باش زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24. پێمان بڵێ جارێکی دیکە هۆکاری سەرهەڵدانەوەی ئەم جەنگە چییە؟ زۆر سپاس و مافتا بۆ خەبەردانە دەنگێم تێژ بووە. بەڵێ گوێمان لێتە. تۆ گوێت لە پرسیارەکەی من بوو بەڕێز مورازی؟ پرسییم هۆکاری سەرهەڵدانەوەی گەژی و ئاڵۆزیەکان چییە؟ واندی کەفشکرد و پرسا ناگۆرنۆ قارەباخی ساڵا 1991 هەیە ئیرۆ و ئەف پرسا نەکو ئەرمەنستان و ئازەربایجان هەیە، ئەف پرسا ئەرمەنیە ناگۆرنۆ قارەباخیان ئانگۆ ئارساخیە و پرسا ئازەربایجانە کیژان دخوازە کۆمکژیە بکە، دخوازە و منتاقەژ ئەرمەنیا ڤالا بکە. ئیرۆژی ڕۆژ دەست پێکردژی ئینفۆرماسیۆنە کیژان وەزارەتە پاراستنە یا ڕێسپوبلیکا ئازەربایجانێدا هاتە گوتن و یعنی معنی هاتە چێکردن و ئەرمەنی کردنە تێرۆر کردنە و دو ئازەری هاتنە کوشتن تەقاندن و پاش پشتی ور چار خەڵکێن ئازەری هاتنە هاریکار و هاتنە کوشتن. پشتی ور ئۆپێراسیۆن دەست پێ کرد، ئۆپێراسیۆن بناوکردنە یعنی ئۆپێراسیۆنە ئانتی تێرۆر لێوەرە تشتێکی تێرۆرێت تنە و ئازەربایجان ئانتی تێرۆر بێ. ئازەربایجان دەخوازە ئەو منتاقە ناگۆرنۆ قارەباخ ئەرمەنیا ڤالا بکە و خاستناخا ئیرۆ ئەشکەرەژی کردن ji ber ku wezareta parastinê Azerbaycanê daxuyanî da ku Ermenî lazim e ji wir derin ji ber ku Azerbaycan operasyona antiteror dike naxwaze ku xelk bêne kuştin. Lê niha jî heta vê demê du kes du bajarvan hatine kuştin, yek ji wan zarok in û 11 birîndar hene, 8 ji wan zarok in, keç û kurin. ئێستا ژی پرۆبلێم نها vê demê ew e ku heta sala 2020 ku şerê Nagorno Karabakh ya duda çêbû, hikûmeta Ermenistanê piştgiriya Nagorno Karabakhê Artsakê dikir. Hikûmeta Ermenistanê her car hatibû gotin û nêzîkbûna dewleta Ermenistanê jî ew bû û em piştgiriya Nagorno Karabakhê. Niha piştî 2020 hatiye gihartin çend deqa berî vir ku em xeber din Serokvezîrê Ermenistanê Nikol Paşinyan ser live Facebookê bû û got ku Ermenistanê tevî şerî nebe. زۆر باشە. بەڕێز مورازی ینی خۆتان دەزانن کە دوایین پێکدادانەکانیان لە کارەباخ ساڵی 2020 بوو، نزیکەی 2700 کەس لە هەر لایەک کوژران. پێتان وایە ئێستا کۆتایی ئەم ئۆپراسیۆن و گرژی و ئاڵۆزیانە بەکوێ دەگات؟ بەڵێ ئەمزانن ku şara 2020 da 5000 zêdetir xort hatine kuştinê ew ne tenê xelkê Nagorno Karabakhê bûn, xelkê Ermenistanê jî bûn. Niha operasyon ser axê dest pê nekiriye, yanî Azerbaycan bi raketa lê dike û bombebaran dike axa Nagorno ango Artsakê, Nagorno Karabakh ango Artsakê. Dibêjin ku ew dixwazin grupên çekder ku grupên Ermeniya heye, eskerê Nagorno Karabakh heye, wezareta parastinê cê û rûniştandina wezaretê parastinê lê dixin. Lê heta vê demê em divînin wekî ku xelkê sivîl hatine kuştin û birîndar bûne. بەڵێ زۆر سپاس بەڕێز پاریس مورازی چاودێری سیاسی لە یاریڤانی پایتەختی ئەرمینیاوە لەگەڵم بووی. دەست خۆش.